بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تریتی ڕۆژ لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەزمموی شاعیرێکی کلاسیک ئەوی زۆر بەڕێز سەروەر خەمبارە کاک سەروەر بەخێر بێت. زۆر سپاس بۆ کاکدانا و سپاس بۆ بەرنمەکەتان و سپاس بۆ کاناڵە جوانەکەشتان دەستان خۆش بێ خۆشحاڵم کە بانگێشتی منتان کرد بۆ ئەم بەرنمەیە. سپاس کاک سەروەر بەخێر بێت. کاک سەروەر وەکو هەر بەرنمەیەکی ترم لەوە دەست پێتەکەم کە سەرەتای یان ئەزمموی نووسینی ئێوە بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە؟ ئەزمموی نووسینەکانی من ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 2000 لە ساڵی 2000 کە من ئەو بەهرێم لە خۆما بینی ئەو خەیاڵی شعریە کە لە خۆمە هەستم پێ کرد توانیتم پەرەی پێ بدەم و تا ئەم دەقی ئێساش کە بەردەوام. سەرەتای نووسینتان بۆچی بە شعری کلاسیک بوو؟ ینی دەبێت ئێوە هەر بە شعری کلاسیک دەست پێ مەرج نییە شاعری لە فۆرمەکان خۆی قاڵکاتەوە زۆر کات هەیە تۆ ئەگە بتانی لە فۆرمەکانی تریشە وەکو شعری ئازاد یا وەکو شعری لیریک یا وەکو شعری هایکۆ، بەڵام من وەکو خۆم کە زۆر حەزم لە کلاسیک بوو زیاتر لە جۆگرتن لە شاعیرە مەزنەکانی وەکو نالی و مەحوی و سالم کە ئەمانە وەکو ئەحمەد موختار جاف کە ئەمانە ڕوحیەتی شعرن کە ئەمانە جوانیکی تەواویان داوە بە شعر کە ئەتوانن خوێنەر بەلای خۆیانە ڕاکێشن یاخود کەسانێکی پڕ ئەدەبن کەسانێکی پڕ شعرن. ئەوە ژوای کرد کە من زیاتر حەزکەم بە شعری کلاسیک. لەژێر تەسیراتی ئەوانە بنووسن ینی مەبەستانە ئەوە بڵێن؟ بەڵێ ئەو چۆنڵی فاکتەرێکی تەواو بوون بۆ نووسینەکانی من. هیچ کاریگەر بوون ینی لە مەسەلەی شعرێکە بە شاعرێک یان شعرێکتان کە نووسی بێت با بڵێن سوتفە بکات هاواتای شعری شاعرێک لەو کەڵە شاعرانە بێ کە ناوت بردوون؟ کاریگەریان لەسرم هەبووە نەک بڵین بچمەتە ژێر ڕکێفی ئەوانەوە بەڵام کاریگەریان لەسرم هەبووە یعنی توانیمە لە جۆگرتن لەوان و لە خوێندنەوەی شارەکانی ئەوان بتوانم کە ئەزمونێکم هەبێت لەو نووسینی شعری کلاسیکانە. کاک سەروەر ئایا مەرجە هەر کەسێک کە دەسیبر بۆ ئەدەب بەتایبەت یان بەتایبەت ژانەری شعر مەرجە سەرەتا بە شعری کلاسیک دەست پێ بکات؟ شاعیر هەیە تا ئەم دقی ئێستاش کە 10 ساڵ و 5 ساڵە شعر نووسی ڕەنگە تا ئێستا دەڕێکی کلاسیک نەنووسی بێت یاخود دەڕێکی لیریکی نەنووسی بێت تەنیا حڕ و تەنیا هایکۆی نووسیوە بۆ شاعری شەیە تەنیا لیریک ئەنووسێ. مەرج نییە هەموو شاعیرێک کە دەستی پێکرد بە کلاسیک دەست پێ بکە یاخود بە لیریک دەست پێ بکە هەیە لە خۆی دۆزێتەوانێ بزانە لە چییە خوێنەری زیاترە لە چییە شتەکانی وا ئەکا کە خوێنەری ڕاکێشێ بەلای خۆیان بڵێ هەیە بە لیریک هەشە زیاتر بە مەسلەی شعری حڕ بڵین کە ئازادە شعرەکانی هێندە جوانە لە ئازادە ناتوانێت خۆی باتەوە لە کلاسیک یا لە لیریک. ینی مەرجیشە بەڵام کە خوێنەرێکی باشی شعری کلاسیک بێت مەرجیشە بەڵێ بەرجە بەڵام مەرج نییە ئەو ڕێچکەی هەبێت کە بتوانێت بنووسێت ئەو ڕێچکەی شاعیرە هەبێت ناتوانێت. ینی تۆ مەبەستە بڵیت کە شاعیرێکی ئێستا ناتوانێت هەمان شعری ئەو کەڵە شاعیرانەی پێشووی کلاسیک هەیە ئەتوانێت بەڵا هێسا بەس مەرج نییە ینی هەموو شتەکانی وەکو ئەو بێت یاساکانی وەکو ئەو بێ یاخود بەست لە بەحرەکانە ڕوزەکان چکاوان قورسن ئالۆزن ینی بەڕاستی مێشکی ئەوێ بەڕاستی کاتی ئەوێ بەڕاستی ماندووبوونی ئەوێ هەیە کاچێتە نایەوە ناتوانێت ینی تم مەجبورە بێتە دەرەوە لەو بەڵام وەکو خۆی حەزی بە خوێندنەوە و بە جۆگرتنی ئەکا بەڵام ناتوانێت. بە شاعیرێکیش ئەگەر هەتاوەکو دقێک تەواو ئەنووسێت دقێکی کامەڵ ئەنووسێت ینی ژانی ئەو دقە ئەیگرێت هەتاوەکو بتوانێت شعرێکی کامەڵ گومان ئەگەر تۆ ژانێکی دقێک نەتگرێ یاخود خوێندنەوەیەک نەتگرێ یەکێک لە شاعیرە بەناوەکانی ئەزام ئەڵمانی ئەڵێ کاتێک کە من کتێبێکم خوێندەوە ئەگەر هێندە بم تەزێنێ هەموو ئاگری جیهان نەمتوانێت گەرم کاتەوە من ئەوە بەواڵم شعر یاخود ئەڵێ ئەوەندە سەرم کە ئەگەر سرم لە لاشە لێ بکانەوە ئاگام لە خۆم نەبێ بەواڵێم شعرم خوێندوێتەوە. کاک سەروەر ئەو کاریگەریانەی شعرێک لە پاش خۆجێ ئێهێڵێ بۆ توی خوێنەر لە هەمان کادا کە هەموو شاعری تۆ ئەم خوێنەریشی چییە ئەو کاریگەریان؟ وێنەی ئەو شاعیرانی وا ئەکەی هەستەکەی تۆ هەم ئەو خوێنیتەوە هەم بە ڤیدۆیەتە بەرچاوت کە شعر جوانترین شتی شعر وێنەدانە لەو دێڕانەیە کە تۆ ئەیبینیت دواتر بە پێ بڵێن پایەکانی شعری چییە بڕگەیە سەروایە و
قافیە بەڵێ سەروە قافەیە و کێشە و ناوەڕۆکیشە من شعر هەیە ناوەڕۆکی نییە بەڵام قافیە و کێشی تەواوە بەڵام ناوەڕۆکی نییە ناوەڕۆک ڕوحەتی شعرەکەیە دەتوانی تۆ بۆ شعری کە ناوەڕۆکی نەبێ پێی بڵێ شعر نەخێر یخۆ شعری عین ناوەڕۆک بەڵێ یاخود خۆی ناوەڕۆک واتە وێنە شەگرێتەوەوان ینی وێنە نادا بە بەو خوێنەرە ئەنی لی تێناگە نازانێت چی ئەلە وەکو شتێکەڵێ دێڕێکی خوێن بێتەوە بەڵام کاتێک کە شعرێک ناوەڕۆکی هەبوو یاخود ئەگەر وێنەیدا بە بەو کەسێک کە ئەخوێنێتەوانێ زیاتر سەرنجێڕاکیژە چۆن ڕۆمانێک کاتێک کە تۆ ڕۆمانێکە خوێنیتەوانێ لاپەڕی یەکەم کە ئەیخوێنیتەوە بۆ لاپەڕی دووەم پەرکێش دەکا بەڵێ ینی ئەتەوێت بچی بە دوایە بکەیت یان یەک یەک شعریش وایە کاتێک کە تۆ دێڕێکەمە خوێنیتەوە دێڕی دووەم هەستەکەی کە خۆت بچێنە ئەو کاریگەری ئەو شعرەوە یاخود خۆت کارەکەری شعرەکە بیت ئەو تایپ و جۆرەی کە تۆ باسیەکەی لەو شاعرانە لە ئێستادا لە نێو ئەم فڵزایی شعرا هەیە لە سایەتدا چی بکرێت بۆەوەی ئەو لە سادەیش یەکەم شت باش بکرێن یەکەم شت خوێندنەوەت هەبێت خوێندنەوە زۆ گرنگە بەست خوێندنەوە بۆ شعری کلاسیکە بۆ شعری کلاسیکە جۆگرتن لە هەچەند ئێستا دنیای تەکنۆلۆژیا بۆتە یوتیوب و خوێندنەوە شتەکانی بۆتە سەر جۆگرتن کەمتر خوێندنەوە خەڵک خوێنێتەوە تااقەتی خوێندنەوە نەماوە بەجددی ئیفلیش بووە و نووسینیش ئیفلیش بووە بەجددی ئێستا خەڵک زیاتر جۆ ئەگرێ و شتەکانی یۆک و وێنێکی بینێ جاران وانە بوو من یعنی نمونەم هەیە کە ئێستا خۆم پێمە لە ساڵی 2001 کە من تەنیا بەس ئەم نووسی ئەوانی کاکسەرەوە نێوانتان چۆنە لەگەڵ شعری نیشتیمانی یان شعری ئاینی من ڕاستی بڵێم زۆر حەزم لە شعری نیشتیمانی هەیە و شعری ئاینیش هەیە و درێخیشم نەکردووە لە هەردوو ڕێگاکە نووسیمە واتە نەدینیم پەرایوەست خستووە و نە ئای نیشتیمانیش بە تایبەت ئێستای ئێمە نیشتیمانی ئێمە پێویستی بەوەیە چکە شعر وەکو ئەوەیە تۆ تفەنێکی پێ بێت لەبەرەی جەنگا بیت سەنگەرێ بگریت بە تایبەتی بۆ ئێسای بۆ نیشتیمانی بە تایبەتی بۆم کاتی ئێستا کە ئێمە چوار دەورمان دوژمنە لە چوار دەورمانەوە لێمانەدەن شعرێکێکە لەوانەیە کە ئەتوانی دیفاعی پێ بکەیت یعنی لە سەردەمی زووشە ینی کە باوگەڕێنەوە بە ساڵەکانی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندی شاعیر هەبوونە کە توانیوانە بەرامبەر حەسانی ئیبن سابت یەکێک لە باشترین شاعیرەکانی بەڵێ نارانی ئیسلام کە بە شعر قسەی کردو جوابی داوەتەوە واتە شعر زۆر کات دەوری ئەسلحەیەکی هەیە وەکو دەوری تفەنگێکی هەیە بەرامبەر دوژمنەکەت زۆر کات دوژمنەکەت بە شعرێک ئەڕۆخێنیت ئەنی ئەوەندە کاریگەری هەیە جوانترین نمونەش کە یەکێک لە شاعیرە بەناوبانگەکانی هیندستان کە کالاداسا یەکێک بۆ لەو شاعیرانی کە لە 1934 لەدایک بووە یەکەم شعری نەشرەیەک بووە لە 6 ساڵیدا کە بەڕووی دوژمنەکانیدا وەکو نەشرەیەک خوێندوێتێوانێ ئەم شاعیر کەڵەژنەکە یەکێک بۆ لەو شاعیرانی کە هەموو هیندستان شانازی پێوە کردووە یعنی یەکێک بۆ لەوانەی کە لە هەموو کاتێک جەنگێک بەرە ڕووی هیندستان بۆتەوە ئەم توانیوێتی لە ڕووی شعرەکانیەوە تەشجیعێک بدا بە هێزی سەربازیەکانی یعنی ئەوەندە گرنگ بووە بڵێ ئەی بۆ دەڵێن لە هەمان کاتیشە ئەم قسەیە هەیە کە ئەوەندە شعر کاریگەر بوو بێت وەکو بەڕێستان باسیەکەن ئەم دیوەی کەشیەیە کاڵێن شعر ورگی یاخود سکی منداڵێکی برسی تێر ناکات لەسەر ئەمانەڵێن بەڵام کاتێک کە شعرەکانی تۆ وای نەکرد ئەو سەرکردەیەت یا ئەو کەسەی کە تۆ شعری بۆ نووسی قدری نەزانێ ئەو کاتە بەڵێ وڵاتەکەشت برسیە بێ و نەک ئەوە حتا ئەڵێ کە سکی مناڵێکی برسی تێرناکار لەگەڵتان بەڵام تۆ کاتێکە شعرەکانت حتا بۆ تۆ بێنەوە سەر بابەتێکی تر ئەگە چەکێکت پێ بێ نەتوانی بەرامبەر دوژمنەکەت شەڕی پێ بکەی کەوایە تۆ دۆڕاندت شعرەکانی تۆش ئەگەر ئەو کەسانی کە تۆ شعری بۆ ئەخوێنیتەوە یاخود ئەو کەسانی کە تۆ جۆ لە شعرەکان دەگرێت نەتوانێ نرخێکی بۆ دانێ بێگومان منی شەڵم وایە ڕاست بۆ نەیارانی کورد لە ئێستادا شعر چەکە بە بڕوای ئێوە وەک شاعیرێک ئەگەر چەکیش نەبێت کپیانەکاتەوانێ واتە ئەبێتە بەربەستێک لە بەردەمیانە بەڵێ زۆر باشە کاک سەروەر هیچ شعرێکی نیشتیمانیت بۆ ئەم بەرنامەیە ئامادە کردو ئەگەر هەبێت ئەگەر نەژبێ ئاساییە چینە لای شعرێک بێگومان نیشتیمانیم ئامادەیە لە خزمەتان نابم خۆشە گوێبیستیبین فەرسە چاو ئەمە شعرەکە بەسەر تەواوی
چوار پارچەی کوردستانیان نووسیمە. بەڵێ فەرموو. کام شار نازانم من خەم لە کام شار بخۆم، کۆبانێ یاخود ئێستای ئەفرینم، خەمی شنگالم بێ یا کەرکووکم، کە بۆ هەڵەبجەش چاو بە گریانم. ئێستا شنگالم کچانی ونا، خەمی شەرەفیان لە هزرم ماوە، کۆبانیەکەشم کەوا خاپورە، کۆشک و تەلاری بۆتە کەلاوە. داخم ڕۆژهەڵات ئەی کرماشانم، لە ژێر خاکدایە هێشتا جەستەتان، لێتان نابڕێ قەت ساڕێژ نابێ ئەم مەرگە سات و زامە سەختەتان. حەمرین و دووز و مەخمور و گوێران، ئەهلی هەموو مرد بەدەم ژانەوە. ئەفرینم کە دی کەوا سنوورانم لە دەست چۆن گشتی وا کوژانەوە. واز بێنن بەسە دزی و تاڵانی، وڵاتتان هەموو کرد بە وێرانە، تێک چووە باری تەندروستیمان، هاکە هەر هەموو بوون بە دێوانە. دەستی یەک بگرن با دەنگتان یەک بێ، بۆ پلەپایە یەکتر مەشکێنن، مەبن بە ئاگر بۆ گیانی یەکتر، چیتر هەناوی یەک مەسووتێنن. ڕوو لە یەکترکەن گوێ لە یەک بگرن، سەروەت و سامان ساتێوەلانێن، میلەتان هەموو ئاوارە و زامار، بێقوت و لانە پیلانێدانێن. خێربێتەوە دەست خۆش کاک سەروەر. سپاس. تەبەن ئەمە سەرەتا پێشۆی تۆ ئەم قسە بکەی، بۆیە باسی ئەوەم کرد. ئەم شعرە تەواوی چوارپارچەی کوردستان لە شارەکانی کە تووشی وێرانکاری بووە. هەڵبەتە من خەمی لێرەوە کە خەمی کوردستانی خۆم و خەمی هەموو چوارپارچەی کوردستان بە تایبەتی شارەکانی کوردستان، چکە هێستا نەبووینە بە دەوڵەتێک کە باسی کوردستانی گەورە بکەم، بەڵام وەکو شارەکانی باسیەکەم هەموو مەرگە سات و ئازارێتیا بووە. ئەمانە ژوای کردووە کە من ئازارێکم بۆی هەبێ، کە من ئەمادەم بە گوێی بە پرسانی گەورەی گەلی کوردستانە تا تێبگەن، بەڵام کە من دەنگم نەگا بەوان، یعنی من تاوانێکم نییە. مهم وایە من ناخی خۆمە ڕێژم بۆ ئەوان. دروستە. کاک سەروەر، پێم خۆشە بزانم شعرەکانی ئێوە گزارش لە چی ئەکات؟ خۆی شعر کاکدانا هیچ کاتێ ناتوانانی لە خاڵی شعر بنووسیت، ئیلا حەدەسێک لە پشت ئەو شعرەوە نەبێت، واقعێک لە پشت ئەو شعرەوە نەبێت، جا چ نیشتیمان بێ، چ دینی بێ و چ ئەوینداری بێ. حاڵەتێک ئەگەر تۆ واقعێک نەبینی، زۆر جار تۆ سەیرەکەی وێنەیەکە بینی لە شوێنێکە، بۆ نمونە مناڵک ئەبینی لەسەر شۆستەیەکا کەوتووە، ئەمە ناخی تۆ هەژێنێت، ئەمە هەستی تۆ ئۆجۆڵێنێت، ئەمە وا لە تۆ ئەکا کە تۆ ئەحساسێکت هەبێ بۆی. یاخۆ زۆر کات ئەبینی لە کەناڵێکەوە یاخود لە تیڤەکەوە شارێکی کوردستانی تۆ ئەبینی ئەو شارە دوێران کراوە بە دەستی دوژمنەکانت، واقع هەیە، تۆ لە ئەحساسی ئازارە ئەخەیتە ناو شعرەکەەوە، ئازارەکە دەخێتە ناو شارەکەەوە و چۆنەڵی ناخی خۆتە ڕێژی بۆ ئەو حەدەسەکە هەیە، با تا شتەکە هەیە، واقعەکە هەیە، بەڵام تۆ کە بێ دەنگ بوویت کەوایە لوسەرێک نیت. یعنی ناکرێ من وڵاتەکەم ئەفو ناکرێ من وڵاتەکەم ئاگر باران بێ بێم شعری ئەوینداری بنووسم، بەجددی ناکرێ من وڵاتەکەم لە برسا خەریکە ئەمرێ بێم شعرێکی تر بنووسم. لەگەڵ ئەوەیە هاوڕان، لەگەڵ ئەوە هاوڕام کاتێکە من دڵخۆشم کە ڕاستە ئەوین شتێکی تایبەتە، ئەوە تایبەت بەخۆتە، بەڵام ئەمڕۆ ئەوەی کە زۆر گەورەی لای من نیشتیمانە، چکە کە تۆ نیشتیمانت نەبوو لە کوێ ئەوینەکەیت. ئەوینداری لە نیشتیمانێک کاکرێت کە ئازاد بی، کە دڵخۆش بی. بەس من کە ببینم لاوەکانم گەنجەکانم بێپارە بن، یاخود بێقوت بن، یاخود جانیان بە خوێن بێ شەهید بن، دەچوو ئەتوانم باسی خۆشەویستی بکەم. شەرمەزاریە. دروستە. کاک سەروەر، لە ژیانی نووسینتانە کاتێککە دەستان داوەتە شعر، شعرتان بۆ کیژێک یان بۆ کەسێک نووسیوە کە دڵتان ویست بێتی؟ بەڵێ. پێمان خۆشە بزانین چۆن بووە ڕووداوەکە، چۆن بووە؟ کاکدانا سەرەتا باسیەوەم کرد پێشەوەختە، وتم ئەگەر شتێک حەدەس نەبێت لە پشتیەوە ناتوانانی، ئەگەر کەسێکت خۆش نەوێ، گومانیتیانی من کەسێکم خۆشویستووە و بەدەیان شعریشم بۆ نووسیوە، بەدەیان شعریشم بۆ نووسیوە، چکە هەم لە گفتوگۆکانمانەوە هەم لە ئەو ڕۆژگارەی کە بە سەرمانە بردووە پێویستی بۆ کە من بتوانم، یعنی وە حەزکەم و حەزی خۆشی بێ کە من شعرێک بنووسم.
بەڵێ کاک سەروەر حەز ناکەن لە ئێستادا شاعیر زۆر بووە و ئێمەی خوێنەران بەرشعری کەم و پوختەکەوین شاعیر زۆر بوو شعر کەمە ڕێک وەکو ئەوەی شێخ ڕەزای تاڵەبانی کە لە بەیتێکە باسی ئەوە ئەو زۆر و بۆریەی شاعیرەکە کاکدانە ئێستا زای چۆنە ئێستا جەنجاڵیەکی شعرە بینی من لە ماوەی پێشوە لەگەڵ هاوڕێکی ئازیز و خۆشەویستمە قسێکمان کردووە لەسەر ئەوەی تا نازام تا چەند سەر ئەگرێ کە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و هەموو بەڕێوەبەرایەتەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم خاڵە بە حەد وەرگرن و کاری لەسەرکەن ئەویش دامەزراوەیەک دروست بکرێت کە فلتەری شعر دانرێت بۆ ئەوەی هەموو کەسێک خۆی لە شعر نەدا ئێستا ئاسانترین شت شعر نووسینە بۆ دەرخستنی خۆشت من زۆر جار ئەو تەنزەم نووسیوە چاکەت و پانتۆڵێک و پێچێکی سوور کرد ملت ئێتر خەڵکە لە تۆ شاعری بەجددیانی ئەو وای لێ هاتووە جا ئەمە شتێکی باویشە ئێستا کایڵێم نووسینی کۆمێت بۆ هاوڕێکانە شت بۆ بنووسنەوە ئەوە دەرخستنی تۆ نییە لە مەسلەی شعر نووسینە بەڵام دەرخستنی تۆیە لە ناو دنیای تەکنۆلۆژیایە بەس کاک سەرۆ تۆ باسی فلتەرێت کرد ئایا بۆ نمونە فلتەر پەیوەندی بە شعری کەسێکەوە چییە کە ئازارێکی هەبوو بیە و دای ڕشت بێتەوە بە شێوەیەکی شعریانی ئەم فلتەرە چۆن بێت بۆچی بێت فلتەر چ ڕۆڵێکە بینێ لێرەدا کاکدانە با من دانێن ئەو قسەم کردووە من ئەم کتێبم بەردەستایە بتم چاپیکەم پێش ئەوەی تۆ چاپێکێکی تاو شتە تاواکەی کە بیکەتە بەردەمی خوێنەرانەوە تۆ ئەبێ ژماری سپاردنت بنێ دروستە تا بە ژماری سپاردن کە ئاچی بوێ ئێمە تەبلیغێکی ئەو ناوەندە ئەکەین ئەڵین ئەگەر هاتە لای تۆ بڵێ بیبە بۆ فیلتەر کتێبەکەی تۆ بەرێ بۆ فیلتەر باشە ئەو کتێبە کە هاتە لای ئێمە کە تۆڵی بۆ نمونە کابرا ئازارێکی خۆی نووسێت یان نووسەرەکە شتێکی خۆی نووسێتەوە سەبارەت بەم مؤسساتێنی کە هەیە تەبەن ئەو کاتە خەڵکانێکی ئەکادیمای زیرەک لە بوارەکانی کلاسیک و لیرک و هایکۆ ئازاد و جۆرەکانی شعر فۆرمەکانی شعر بەهەڵ بە کاملی خۆمە بە کەسێک ناکرێت ڕەنگە 20 کەسی بوێ باشە و ڕەنگە ئەو کەسانە ئەو کاتە بێ مؤسسەیە بێت مؤسسەیە هەبێ بڵێ دامەزراوەیەک ناڵم دامەزراوەیەک هەبێ و مەرجیش نییە ئەم کەسانە کە لەوێ ئیشکانی تر یەکسەر موچە بەسرێ بەڵام ڕەنگە بە خۆبەخشی فترەیەک بەڵام ئەمەش پێویستە چکە ئەمڕۆ تۆ فەرهەنگ لە تەوەکەی تۆیە زۆر گرنگە شتێکی ئاسان شوناسی نەتەوە بەڵێ بەسەریا تێپەڕێ خۆی ئەمەیە کە تا ئێستا ئێمە ئەم جەنجاڵی و ئاڵۆزیەی شعر کە دروست بوو هەرچی هەڵەسێک کتێبێت چاپەکە ئەمەیە کە بربەستێک نییە کە تۆ بتوەستێنێ بتوانانی زیاتر هەوڵی خوێندنەوە بدەیت و نووسین بدەیت و حەدەسەکانی وەکو خۆی بگەیەنیت نەک ئەم کابرا هەستاوە حەزی لە کچەکە خێرا بەسەر سەرپۆشەکان نووسیوتی خێرا بەسەر پێڵاوەکانی نووسیوتی خێرا بەسەر حیلومێخەکە ناکرێت یعنی بەجددی ناکرێت ئەمە تۆ بەیانی کەسێکی ئەکادیمایەکی عەرەبی دێ یاخود فەڕەنسی دێت لێرە ئەم کتێبێت تۆ یەکێ بۆ یەکا بە کوردی یعنی ئەو کاتە شاعیران با بڵێن گوێ لە ئەو دامەزراوەیە ئەگرن کات لەگرن کتێبەکەی بۆ چاوەکە کتێبی بۆ چامەکە ناتوانێت بڵێ شاعیرم ناتوانێت هەر ئەینوسێتەوە لای خۆی بابی نووسێ خۆی ئەمڕۆ شتێکە سەر لە سەردەمی نالی و مەحوی و ئەم شاعیرە گەورەکانە خۆ هەر ئەوان نەبوونە چەندین شاعیری کە هەبووە کوا شاعیرەکانی کە چیە مایەوە مێژوو چی خستە لای خۆی چی فڕێدا ینی مێژوو خۆ ڕەحم بە کەس ناکە من ئەڵێم نالی ئەگەر حەو کوڕێکەی هەبوایە هێندەی نووسینەکانی وەکو ئێستا نامایەوە مەحوی بە هەمان شێوە سالم بە هەمان شێوە پیرەمێرد بە هەمان شێوە بۆیە نووسین جگەرگۆشەی تۆیە ئەگەر بە جوانی پەروەردەیکەی ئەگەر شعرەکانی تۆ جوان بن و لەناو خەڵکە دەسا و دەست و دڵاودڵ بکە چ ئەوینداری چ نیشتیمانی ئێستا شاعری مەزن پیرەمێرد شعری هەیە لە شەستەکانە نووسێتی لە هەفتەکانە نووسێتی ئێستا خەڵکاری پێیەکە بۆ ئێستا زەمان بڕە بەڵێ بۆ چکە ئەم شاعرە توانیوێتی باسی چەند سەدەیەک چەند ساڵێک دوای خۆشی بکە و پێشخۆشی بکە ئەمانە پێوتری شاعر بۆیە مێژوو ئەوەی هێشتەوە لای خۆی ئەوانشی کە پەرتەوازە شعریان نووسیوە هەر بۆ هەواس بۆ هەوەسی دڵنووسیوانە کوان نازانی چێن زۆر باشە کاک سەروەر ئێستادا باسی ئەمەش بکەیت لە ئێستادا فەوزایەکی شعر هەیە
ئایا بە بڕای ئێوە وەکو شاعیرێک چی بکرێت شعر لەم خەوشی هەیە کە پاک بکرێتەوە عنی کاردانە تۆ ناتوانانی بە خەڵک بڵێ بوەستە جەمال خەمباش شتێکی جوانیە لە حەزەکەم هەموو کەس دوو سەر بێ ئەم قسەیەکی جوانە هەموو کەس دوو سەر بێ کەواڵێ هەموو کەس دوو سەر بێت چونکە ئینسان کە معرفێکی لە بەردەستا بوو یاخۆ لە مێشکا بوو کەم تشتی لا ڕێیەکە بە حکمی ئەدەبەکە و قەڵەمەکایکە بەڵام تۆ کە قەڵەمەک وا بڵێت تۆ پێشمەرگە بیت کە بتوانانی خیانەت لە نیشتیمانەکەت نەکەی ئێتر تۆ سبەی مێژوو هەڵدەگرێ بۆیە ئەم خەوشێکە هەیە و ئەم ئالۆزیکە هەیە بەڕای من ئەمە ڕای منە و بیرۆکەی منیشە و من قسەشم لەگەڵ کاک بەرزان عەلی کردووە ڕەنگە ئاشنابی جەنابەت و بەرنامەشمان هەیە لە فترێکی کەمە سەردانی کاک بابەکە دڕێی بکەین و لەگەڵ ئەوەش هەر لێوەشەوە تەقدیمی وەزیری ڕۆشنبیری بکەین کە ئەمە زۆر گرنگە بۆ ئێستای ئەم ئالۆزی شعر و کە خەریکە شعر لە ناو ئەچێت بەجددی جوان و ناشرین تێکەڵ بوو بەس خۆشتان ئەڵێن مێژوڕە هەم بە کەس ناکات باشە تراگەر بۆ نمونە شعر ئەمانەوێت بەیانی بنووسێ ئەمانەوێت ئەمەی کە دێتە بەرچاوی خوێنەر کتێب بێ کتێب بێ ئەوە هەدەفی بە چاپکراوی لەگەڵ ئەوەشە ئەمانەی کە ئێستا هەڵەکوتنە سەر شعر و ئەنووسن و خۆیان بە شعرە هەڵواسیوە بۆ ئەمەوە ئەکەن بۆ ئەمەواکەن کە کتێبێک دەکەن سبێنە بڵێ کابران وسەرە بەڵام ئەگەر زانیتیان بربەستێک هەیە فلتەرێک هەیە ناتوانانی بە ئاسانی بگەیتە ئەو پلەی کە تۆ کتێبێت چاپکەی ناچارە بگەڕێتە دواوە ناچارە ئەو فەوزەیە دروست نەکە جا من واش ئەەکەین وا ئەەکەین دەستەی ئەو دامەزراوەیە وەک ئەوەی کە شوێنێکمان هەیە بۆ ئەو فلتەرە دەتوانین پیجێکیش دروستکەین بۆ سەرکوتکردی ئەو کەسانی کە شعرەکەن یعنی لە شوێنی خۆیەگرێ ئەمە من پێم وایە شوێنی خۆیەگرێت و پێشم وایە ئەگەر خەڵکانێکی دڵسۆزی ئەدەب هەبن بێگومان ئەیگرێت و ئەشمانەوێ هەر لە ڕێی سۆسیال میدیاشەوە لە ڕێی فەیسبوک و جۆرەکانی بەکارهێنەری فەیسبوک بتوانین لە ڕێی پەیجەکانەوە بە شەفافیت نەک بە شاراوایی بین من خۆم بشارمە و خۆم کەم بە کەسێکی دەوامکدا بەس دەبێت ئەو کاتە پێوەرتان هەبێ بۆ هەڵسەنگانی دەقێکی باش یان دەقێکی خراپ بێگومان خەڵکانێکی ئەکادیمای باشدا ئەنین خەڵکانێکی ئەمە ڕای منە و بەرنامەش هەیە با ئێمە ناڵین 100% بەڵام ئەمە بیرۆکەیەکە و لە بەرنامەشمان هەیە ئەو کاتە ئەتوانین ئەو کەسانی کەوان ئێمە ئەگەن هەشتوانین بیان وەستێنی بتوانین فێریانکەین ئێمە ناتوانین خەڵک بوەستێنین چکە وردە وردە خەڵک لە هەڵکشانەیە بەرەو علم بەڵام ئێمە ناتوانین بەس نامانەوێ ئەو شتێککە پێیتی بە ناڕێکی بێتە سەرەوە ئەمانەوێت بە ئەساسێکی جوان بە مۆدێرن و لەگەڵ زەمانەکەیە بڕوە زۆر باشە کاکسەر ئێوە جگەل لە شعری کلاسیک بە فۆرمێکی کە شعرتان نووسیوە گومانی تیانە من ئێساس لیرک بۆتە سەرچاوەیەکی نووسینەکانی من لەبەرەوەی هەستم کرد لە لیرکە تەواو خۆم بینیوەتەوانی و هەوادارانیشم لەگەڵ لیرکەکانمە دەنگۆیان هەیە کە بەدڵیانە بێگومان من شاری ئازادیشم نووسیوە و هەشمە و خوێنەریش بینوێتی و هەواداریشم بینویانە و تا ڕادەیەکی دەتوانم بڵام لایەن پەسەند بووە بێگومان بەڵام ئەوەی زۆر من حەزم لەیەتی کلاسیک و لیرکە هیچ شعرێکی لیرک یان گۆرانیت کراوە بە گۆرانی لەلایەن هونەرمەندانەوە یان بەتەمان بکرێت تا سا و بڕیارە لەلایەن خۆم نەدراوە و کەسیش با درۆنەکەم ڕاستەکان وەکو خۆی بڵێم هیچ هونەرمەندێک داوای نەکردووە هەتا ئێستا بڵام یەک دوو کۆپلە شعرم لەلایەن چەند کەسێکی شاعیرانی میلی کراوە بە گۆرانی دەسەد داوای خۆشم حەزیشم نەکردو بەڵام زۆر داوای لێ کردووە دوای ڕازی بوومە بەڵام وەکو ژێرا و ژێر هیچ کەسێک شعری منی نەبردووە و کەسیش داوایەکی نەکردووە بەڕاستی بای بڵم فڵان هونەرمەند داوای کردو نەمداوە پێچ کالێرەوە بەرنامێک ئەیبینێ سوێ نەتوانێت قسەکە لەسەر بۆیە هیچ شتێک نەبوو نەخێر ڕاستە کاکسەرۆ پێمان خۆشە بینە لە شعرێکی ئەوینداری وەزێکینێتی ڕۆحمان بە شعرێکی ئەوینداری بشتێن بە چاوان کاکدانە من خۆش بێت ئەمە شارێکی کلاسیکە کە لەسەر کێشی خۆماڵی و پەنجە نووسراوە هەڵبەت هەموو شارێک تام و چێژی خۆی و حەدەسەکەی خۆی لە پشتەوە بووە ئەتوانم لەمایە بڵم چەندێ ڕێکی واقعیتیایە چەندێ ڕێکی واقعیتیایە
کە ئاوی لەپی وەک نەبات شیرین کە دەردی تاڵی من چۆن لە تاسێم چلۆن نەمرم کە بێتە گۆ لێو ئاڵی من کە هات و ڕوخساری شەمسی بە نیقاب وەک هەور پۆشی اختیفای کرد زانی بینیم لە نێو جووتەبەی خاڵی من بە جۆرێوە نیگای کرد لێم موژەی چەشنی تیری سەیاد پێکانی وەک پاساری شکاندی هەردوو باڵی من چۆن بڵێ غەزەب بیگرێ یعنی بەقیلێ تێپەڕی خۆ لە تافی پەری شێوەی چوو نەما ڕۆی کەماڵی من وتم قەدەمت هەڵبێنە جانە بەسەر جەستەی منە کە ڕوح و دڵ فیداد نییە ئەلحەق کاول کەماڵی من عەجەب بێبار قوربان دڵت نەزرێ ناکە چ خەتایە ناڕوانێ لە قوڕپێوان و لە شین و ناڵە ناڵی من دووبارە کە لێم هاتەگۆ فەرمووی شێت و سەرگەردانی گەردەزانی سیاچارەی مەی شێوێنە جەماڵی من دەبێ هەر پیشەت زاری بێ غەمبار هەتا گیانت ما بێ چون سەر دەرناکەی لە نازوو هەم سەحر و گڕ و گاڵی من بەخێر بێتەوە کاک سەرۆر دەست خۆش بێت بەڕێزیت کاک سەرۆر پێمان خۆشە بزانین ویستم لێرەیە باسی ئەم چەند شتێکی شعری کەم کە لە کلاسیکە زۆر جار وشەکان کە لێک دووبارە بێت و بەڵام ماناکانی جیاوازە بە مانایەکی تر پێوترێ ڕەگەز دۆزی تەواو من لە دێڕێکە ئاڵێم خۆ لە تافی پەریشێوەی چوو نەما ڕۆی کەماڵی من کەماڵ واتە عەقڵی من باشە لە دیڕی دوای ئەوە ئەڵێم کە ڕوح و دڵفیداد نییە ئەلحەق کاول کەماڵی من کاول کەماڵی من بۆتەوە دێڕێک بووتەوە وشێک لەگەڵ کەماڵەکەم ناتێگە بەڵام ئەو ئەڵێ کاول کەماڵی من لەوێ شەڵە کەماڵی من واتە ئەبێ یاریکردن بە وشە لە شعری کلاسیکا زۆر گرنگە زۆر جوانی ئەدا بە نووسینەکە ئەمە یەکێک لە شعر دەست خۆش کاک سەرۆر پێم خۆشە بزانم ئایا بەرهەمی چاپکراوتان هەیە ئەگەر هەیە ناوی چییە؟ بەڵێ من لە ساڵی 2001 یا 2000 کە دەستم کرد بە ئەوەی کە بنووسم و ئەو ئیلهامە شعریەم یا ئەو بەهرە شعریەم لە خۆمە هەست پێ کرد نووسیم نزیکەی 6 ساڵ بۆ 7 ساڵ من بەنهێنی شعرەکانم لای خۆم هێشتەوە و دواییش لە ساڵی 2010 بۆ 11 پەیوەندیم کرد بە کاک گۆڤە ئەحمەدەوە کە ئێستا لە بەریتانیا لێرەوە سپاسیەکەم چای ماچەکەم کە ویستم تم کتێبێکم ئاوا هەیە بەڕاستی پێتەڵم بە فیلتەری کاک گۆڤەیە ڕۆی من ئەو کاتریش حەزم نەکردو بێ سەروبەری ئیشکەم لە ڕێی کاک گۆڤەوە کە سەردانی کتێبخانە گشتیم کە کتێبێکم چاپ کرد نامیلکەیەک بوو بە ناوی بافرمێسەکان نەبن بە خوێن لە ساڵی 2012 کەوتە بەردیدەی خوێنەران دواتر دەستم کردەوە بە نووسین لە هەڵەکانی ئەو کتێبم لە ئەزمموی ئەو کتێبم توانیتم لە ساڵی 2019 لە 1/5/2019 کتێبێکی تر کەمە بەردیدەی خوێنەران بە ناوی ئەشکی یاران کە ئێستا ئەو کتێبەیە سپاس بۆ خوا تا ڕادەیەک خەڵکێکی باش خوێنەری بوو و داواشی هەبوو لەسەری ئەو دوو بەرهەمەم هەیە کە بەتەما هەن لە ئێستادا یان لە ئایندەدا بەرهەمی کەتان بەدەستەوە بێ و چاپی بکەن بێگومان ئەوەی کە بتێ بێ بنووسێت هەمیشە بێ ئایندەی گەشکات ئایندەشی گەشتکەی لە هەموو کتێبێک لە هەموو کارێکت تۆ ئەبێ ئەزمونێکی زیاتر و شتێکی باشتر پێشکەش خەڵەکەی ئەوەی کە ئێستا من لە بەرنامەما هەیە بڵێ بە تەمام و ڕاستیشە ئەمە ڕەنگە ئێستا زۆر لە هەواداران یا زۆر لە خوێنەران یا لە ئەو بینەرانی کە ئێستا لێرە جۆم لەگرە بڵێ ئەم لەگەڵ شعرا خۆی خەری کردو و چۆن خۆی پەلە هاوێ بۆ ڕۆمان ئەمەشەیە بەڵام ڕەنگە ڕۆمانیش لە خودی ژانی سەوەرا خۆی ڕۆمانێکە بێ کە بینووسێتەوە بەڵێ بەرنامەم هەیە بەڵام بۆ ڕۆمانەکە کاتەکەم زۆر دیاری نەکردو کە بڵێم لە فڵان ساڵایە ڕەنگە 3 ساڵ ڕەنگە 4 ساڵێکی پێ بچێت کە بەنیازی نووسینی ڕۆمانێکم بە ناوی پیاوێک لە تاریکیەوە بەرەو ڕووناچی
ئەمە یەک و بە تەماشم دیسانەوە کتێبێکی چاپکراوی شعر ئەم جارە زیاتر لە بەم نزیکانە مەبەستە تقریبان ناڵەم ئەم نزیکانە ڕەنگە پێ بچێت ناتانم بڵم ساڵێکی ترە 6 مانگی ترە نازانم بەزەم جارە کتێبەکەم سێ فۆرم لە خۆیە گرێت و فۆرمی کلاسیک و فۆرمی لیرک و فۆرمی ئازادیش زۆر باش کاک سەرۆر تۆزێک لە دنیای شعر بینە دەرەوە باش پێم خۆشە بزانم نێوانتان چۆنە لەگەڵ خوێندنەوەیە ئایا سەرقاڵی ڕۆژانەت ڕێدەدا بەوەی کە بخوێننەوە کاکدانا گومانی تیانە منێکی لەوانەی خۆم کە خاوەنی چەندین کتێبم لە ماڵەوە کە هەمە ئەم کتێبی ئاینی نیشتیمانی و هەم ئەوینداریش و سیاسیش گومانی تیانە زۆر کات حەزم کردو دەستکەمە کتێبێ بخوێنمەوە بڵێم دانیشتم کتێبێ خوێنمەوە نابەڵام خوێنەوەم هەیە ئێستا وەکو عەرزم کردی زیاتر لە ڕێی تەکنۆلۆژیا و سۆسیال میدیاوە بەڵێ جاریوا هەیە کات هەیە من بە سەعات بە دوای بابەتێکی ئەدەبیەوەم ئەی خوێنمەوە بابەتێکی شعریەوەم ئەی خوێنمەوە بابەتێکی ئەوینداریەوەم ئەی خوێنمەوە گومانی تیانە بەڵێ لەگە خوێنەوەی بینم نەبێن ناتوانم چواردێڕ بنووسم چکە مامۆستا فەریدون عەبدوڵڵاڵێ 40 وشە بخوێنەوە وشەیە بنووسە کاک سەرۆر مادوومان کردیت بە خێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پەیامێکی کۆتاییت هەبێ بتوانیت بیگەێنی لێرەوە کاتی بەرنامەکەم تەواو بووە کاکدانا من سەرەتا سپاسیەوە کەم سپاسی و بانگێژەتانەکەم ئەمە گەورەی خۆتان بوونوانتان هیوادارم ئەو شاعیرانەی کە لە دەرکەوتنان و باشن و بەتوانان بەسەریان بکەنەوە و قسەیان لەگەڵا بکەن و ئازارەکانیان ببینن دەستان خۆش بێت تەنیا خۆشی و خۆشەویستیم بۆ خۆتان و بەرنامەکەتان هەیە و بۆ جەنابیش سپاس کاک سەرۆر سپاس بە ئامادەبوونتان بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ